ژیانێکت دەوێ ترس و خەوفی تێدا نەبێ، نەترسی لەوەی بمریت. ئێمە لە دنیادا لە مردن دەترسین، نەترسی لەوەی کە بکوژرێی. لە دنیادا چەندەها شتەی بەرەڕوود دێ ئەبێ خۆتی لێلا بدەی. تۆ بەرە ڕوو سیارەیەک بڕۆی بەبان تا بڕات بێگومان لەوانەیە بتکوژێ. بەڵام لە بەهەشتا ترسی مردن و کوشتن نییە. مەترسە، کەس ناتکوژێ، قەت مردنت بەسەرا نایە. چونکە لە حەدیسەکەی صحیح مسلم داهاتووە بانگی ئەهلی بەهەشتەکە ئەکرێ وإن لكم أن تحيوا فلا تموتوا أبدا. بأهلي بهشت أو تري أي أهلي بهشت إيوة بردوام زندون قد نامرن. چونك مردن لسر شكل شوي برانيك دهينن لنيوان بهشت و دوزخ عداينن في غمري خواه فرمية صلى الله عليه وسلم سري دبرن بأهلي بهشت و بأهلي دوزخش دلين خلود فلا موت. ئیتر تەواو هەتا دەمێننەوە ئەهلی بەهەشت و دۆزەخ و مردن نییە. مردن کۆتایی پێهات، تەنها مردنەکەی دنیا بوو. لە دنیادا مردن کوژران تەواو، بەڵام لێرەدا ژیان مردن هەمووی هەیە. ژیان هەیە و مردنیش هەیە، خۆشی هەیە و ناخۆشی هەیە. ئەترسی لەوەی لە پڕێکا بمری، لەو ناز و نیعمەتانەی کە هەتا لێی دەرچی یا بکوژری. ئەم هەموو دەسەڵاتدارە دەبینی، ئەم هەموو حیمایە بە دوای خۆی داناوە، وەرترسی مردنەکەیە. بەڵام ڕۆژێکیش کە مەلەکول مەوت هات سەلامی خوای لەسەر بێ حیمایە ناخوێنێتەوە، بە بەرچاوی حیمایەکانەوە ڕۆحی دەرەکات. بەڵام لە بەهەشتا ترسی مردن و کوشتن نییە. کەواتە ژیانێک هەڵبژێرا مردنی تێدا نییە، نەک ئەم ژیانەی یەک چرکە ساعاتێک سیقەی نییە.